نرخی بنزین لە سلێمانی زیاتر بەرز بوویەوە. ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پارێزگاری سلێمانیش هیچ هەنگاوێکیان دیار نییە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە. بنزینی نۆرماڵ نزیکە لە 1000 دینار و دوو جۆرەکەی دیکەش سەر و 1000 دینار. بەشێک لە شۆفێران کە ماوەی چەندین کاژمێرە لەسەرەی بنزینی 690 دیناری عراق وەستاون دەڵێن نزیکەی 5 کاژمێر دەوەستن تا 45 لتریان بنزین بەردەکەوێت و ئەوەیە دۆخی خەڵک بەدەست حکومەتەوە. وڵات چۆن کێشە دروستە بێ بەرە وڵات من لە دنیای شوکار بووم، دنیای شوکارمێ داوام هەیە هەموو پشتگوێ قساتم بۆم سەری بنزینە. وەرە بنزین نیە، هەموو شتێک گازە، نەوتە، خواردەمەنیە، هەموو شتێک. ئێستا کاتووی بۆ سەری بنزین ئیشت جێشتووەیان ئیشت چۆنیشم جێنێڵا مەرەوەڵایشم جێڵا جایسەی وەگێ ئێمە فەلاعین خەریک دەرمانکردن و جووت و شتەکەین ئێستا وەختی کشت و کاڵە یانە گەن مشتمان کرد بێ خەری و تەڕەکاڵشتی مشغوڵەوەی هەر خەڵ لە بیری چۆسەوە خەڵونە مەشغوڵ ئەم مەعاش و ئەم قەیرانە هەیە ئاگای لەوە نییە، ئاگای لە ڕاپەڕین نییە، ئاگای لە ئەو هەموو شەیدەکە دای لە ڕاپەڕینەکە چێکی یادێکاتەوە. لە یادی ڕاپەڕینەکەی سلێمانی ئەمڕۆ نرخی بنزین 25 دیناری دیکەی چۆتە سەر. حکومەت پاڵپشتی پاڵاوگە ناوخۆیەکان ناکات و نەوتی خاویان پێ نادات. ئەو بنزینەشی لە دەرەوە هاوردە دەکرێت. پەرلەمانتاران دەڵێن قۆڕەکاری حیزبی تێدا دەکرێت و باج لەسەر هێنانی سوتەمەنی زۆرە. لەو نێوانەشدا هاوڵاتیان هاواریان لێ هەڵساوە بەدەست گرانی نرخی سوتەمەنیەوە. منیش تقریبا هەر 2-3 ساعتە لە پۆڵ عەمەلەکە و لە سەراین تاوەکو ئێستا تقریبا لە نۆ شتێک و من لە سەرا ساش لەوە چێ بە سەعات و نیوێکی کەش بەرێ نەکەم. وڵای بنزینەکەی کە گرانە لتری چووەتە تقریبا 975 شتێکی وایە 50-75 ناتوانانی ئەوە تۆ ئەگەر ڕۆژانە 20 لتریش بسووتێنی تقریبا 18,000ەکە. حکومەت بێدەنگە لەم بابەتە زیاتر ڕۆڵی تەمەشاکەر دەگێڕێت تا چارەسەرکەر. بەشێک لە هاوڵاتیانیش دەڵێن ئیرادەی لاوازی میلەتەوەی کردووە حکومەت بە ئارەزووی خۆی یاری بە نرخەکان بکات و باری سەرشانی هاوڵاتیان لەوەی هەیە گرانتر بکات. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.